بە بۆنەی هاتنی سەری ساڵی کۆچی ئەنجومەنی دەروازەی کۆمەڵ ئیسلامی بە هاوکاری ناوەندی کەرکووکی ڕێکخراوی قوتابیانی کوردستان ئاهەنگێکی ڕێخست لە ئاهەنگەکە کە ژمارەیەک لە مامۆستایانی ئاینی و هونەرمەندان و کەسایەتی شارەکە تێیدا ئامادەبوون چەندین وتار و ئامۆژگاری پێشکەش کرا. ئامادەبوانی شوێ ڕێدەستخۆشییان لە سازدانی ئەو ئاهەنگە هیوایان خواست هیجرەتی ڕەسوڵ ببێتە هەوێنی برایەتی و تەبایی نێوان موسڵمانان و پەندوەرگرتن لە ئەوانەکانی هیجرەت. ئێمە وەکو بەشداربوویەک لە یادی هیجرەتە لەم ڕۆژەیە بۆ پەڕی خۆشحاڵیەوە هەموو ساڵانە بەشداری یادەکانی هیجرەتەکەین. جا ئێمە وەکو مسلمانە خۆمان بە پێشوەنکەوتەی ڕێبازی پێغەمبەری خوا زانی صلی الله علیه و سلم و بۆ پۆڕی شانازی و بەشداری ئەم کۆڕکۆبنەوانەکەین و سوودێکی زۆریشی لێ ئەبێنین لەبەرەوەی مامۆستایان بە تایبەتی نەسیحەتی یعنی کۆمەڵێ نەسیحەت و ئامۆژگاری پێ بۆم خەڵکەکە بۆ بڵێن شاری کەرکووک. هیجرەتی کۆچی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام بەرزوانی گەلێ زۆری تێیە لە هەر هەمووی لەوە زیاتر ڕازگۆیی و ئازادی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام کە خۆی لەناو ئاگرا جێش ئەسحاب و هاوڵەکانی لەناو ئاگرەکەیە دەرکە بەرەو خۆشی ناردیانی بەرەو شوێنێکی ئەمان و استیقرار. ئەمە یەکەم دەرزەبێت سەرکردەکانی ئێمە ئەوە فێر بن کە خۆیان ناو ئاگرەکە بمێنەوە خەڵکی فەقیر و ژا دەکەن. دووەم دەرس یەقین و تەوەکل بەخوای تەبارەکە و تەعالە کە خۆشەویستمان یەقین و تەوەکولێکی بەخوای گەورە جەلە جەلاوی ناخوای گەورە سەرکەوتوی. سێەم دەرزەوەیە خۆشەویستمان دەبێت خۆشەویستمان سیاسی بوو لەو ڕێگایە ڕێگایەکی زۆر نێزک هەبوو بەرەو شاری مەدینە بڕۆ بەڵام ڕێگایەکی دووری بڕی بۆی بۆ سەلامەتی خۆی و ئەسحابەکانی کە لەگەڵ یابوون ئەبێ ئەوانەی ئەمڕۆ دەرس و عیبرەت لە ژیانی پێغەمبەر وەرگن عەلەیهی سەڵات وسەلام کە بە سیاسەتمەندانە و عاقڵانە ژیان بەدەڕێوە. هەر لە ئاهەنگەکەدا چەندین هۆنرا و سرود لەلایەن هونەرمەندانی ئیسلامیەوە پێشکەش کرا و ئاهەنگەکەیان زیاتر ڕازاوە کرد. ئەنجامدەرانی ئەو ئاهەنگەش ئاماژە بەوە دەکەن وەکو ئەرکێکی موسڵمانانە و گەیاندنی سوود لەسەر ژیانی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئەو ئاهەنگەیان ساز کردووە. دیارە ئێمە ئەمڕۆ وەکو ئەنجومەنی دەروازەی کەرکووکی کۆمەڵی ئیسلامی و ڕێکخراوی قوتابیانی کوردستان ناوەندی کەرکووک هەستان بە سازدانی ئەم کەرنەڤاڵە بە بۆنەی هیجرەتەوە لە ساڵیادی هیجرەتی ڕەسوولی ئەکرەم بۆ مەدینەی پیرۆز ئەمە حەزمان کرد ئەم کەرنەڤاڵە ئەنجام بدەین. دیارە ئەم کەرنەڤاڵە کۆمەڵ مامۆستای ئاینی بەڕێزمان داوەت کردەوە کۆمەڵی خەڵکانی پیاماقوڵان و هەروەها گەنجان و ئافرەتانمان داوەت کردو بۆ ئەم کەرنەڤاڵە. بە پێویستمان زانی لەم کاتەیە لەم وەزعەیە کە ئێستا دروست بووە کە کۆڕێک کەرنەڤاڵێک ئەنجام بدەین لەبەر ئەوەی کۆچکردن نیشانی هیمەتبەرزیە، کۆچکردن نیشانی سەرکەوتنە، کۆچکردن نیشانی کۆڵنەدانە، کۆچکردن نیشانی بەردەوامیە. ئێمەش ویستمان لێرەوە بە هەموو خەڵکی ڕابگەین کە بە هەرگیز نە کۆڵە دەین و نە وازێنین لەم بەرنامەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم. هەموو ساڵێک لە یادی هیجرەتی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە مەککەوە بۆ مەدینە موسڵمانانی کوردستان یادی سەری ساڵی کۆچی دەکەنەوە و بە دەیان ئاهەنگ و سیمینار و کۆڕ لەسەر ژیانی سەروەری مرۆڤایەتی دەبەسترێت و باس لە گەورەی و مەزنی محەممەد درودی خوای لەسەر بێت دەکرێت کە چۆن لە بەرگەیاندنی دینی پیرۆزی ئیسلام بە موسڵمانان ئازاری بینیوە و تا ئەو کاتەی توانی مرۆڤەکان لە تاریکیەوە بەرەو ڕووناکی و سەربەرزی بەرێت. چیانووری کەناڵی ئاسمانی پەیام، کەرکووک.